هەمەزیرە لە پێناو کێ وازی لە هونەرەکەی نابوو ئازاری عاشقەکەی هۆکار بوو دەست بە گۆرانی گوتن بکە ئای باشقەکەی گەیشت لەبەر خاتری کێ چووە وڵاتی بەریتانیا ئەو کەسەی دیتەوە کە لەوێ بوو ئەی بۆچی گەڕاوە کوردستان نرخی یەک دانیشتنی بە چەند هەزار دۆلارە بێژەوەی ببێت بە هونەرمەند کێ ڕێگری لێ دەکرد ئایا ئێستا خۆشەویستی هەیە بەنیازا و سەرگیری بکە یاخود نا تەواوی زانیاریەکات لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانی وڵاتان بە بابەتێکی زۆر جیاواز پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شەریت بینەتەوەەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکۆزان گۆڵەکەشدا بگرە بۆی توی خۆشەویست یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی هەروە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆی ناوت بستە نێو تیر و پشکەوە ببی بە خاوەن خەڵات. هونەرمەندی لا و دەنگخۆش هەمە زیرەک زۆر بێکات بە گۆرانیەکانی خەڵکی دەهێنێتە سەما بەڵام هەندێک جار بە گۆرانیەکانی خەڵک بێتاقە دەکات و دەیباتە ناو دنیای خەیاڵ. هەمە زیرەک چەندین نەهامەتی و ناخۆشی بینیوە تاوەکو گەیشتە بەو کەسەی ئەوڕۆکە. هەمە زیرەک ناوی ڕاستەقینەی محەممەد جەوەر عومەرە لە ئێستادا تەمەنی 28 ساڵە لە شاری قەڵاومنارە واتە لە شاری هەولێر لەدایک بووە بەڵام خۆی لە زاری خۆی دەڵێ من تەنها بۆ خەڵکی هەولێر گۆرانی ناڵێم بەڵکو من مڵکی گشتیمە بۆ هەموو شار و شارۆچکەکانی کوردستان گۆرانی دەڵێم. هەمە زیرەک لە منداڵێکی بزێ بووە هەموو کات لێدانی پێکەوتووە. هەمە زیرەک سەرەتای دەستپێکردنی گۆرانی وتنی لە ساڵی 2011 دەستی پێکردەوە لە ساڵی 2012 یەکەم سیدی خۆی تۆمار کرد لەو بڕوایەدا نەبوو بگاتە ئەو ڕۆژێەوە دەنگدانەوەی زۆری هەبێتن گۆرانیەکانی. هەمە زیرەک ئەو کاتە تەمەنی بچووک بوو واتە لە دەوری 15 بۆ 16 ساڵی دەبوو کە ئەو کات دەستی بە هونەر کرد چەندین ڕێگری لێکرا لەلایەن خێزانەکەیەوە. ئەو کاتە شێوازی دانیشتن و گادەکان بە شێوازێکی تر خەڵک بیری دەکردەوە بەڵام ئێستا بە زۆرێکی ترە. ئەو کاتە ڕێگری بوون بەڵام هەمە زیرە کۆڵی نەدا و واروەها دەستی بەو کارە کرد و لە کۆتاییشدا گەیشتە ئەنجامەی کە ئێستا خەڵک دەیبینیتن و خۆشەویستێکی زۆری هەیە لەلایەن خەڵکەوە. هەمە زیرەک دوای تۆمارکردنی سیدەکە دەست بەجێ دەچێت بۆ بەریتانیا واروها ئەو گەنجێ پاش ماوەیەک دەگەڕێتەوە. هەموو خەڵک پرسیان چۆن گەیشتی بە بەریتانیا دەڵێ زۆر نەهامەتێکی ناخۆشم بینی و من بەپێ لە هەولێر تاوەکو بەریتانیا ڕانەوەستام. ئەمەش هۆکارەکەی ئەوە بوو بە لە دوای عەشقەکەی ڕۆیشتو بوو بەڵام باشقەکەی نەگەیشت. ئایا دەپرسم بۆچی باشقەکە نەگەیشتی و هۆکار چی بوو؟ باسی ئەو ئافرەتە دەکاتن کە عاشقی بوو لە کوردستان دەڵێن هۆکار چی بوو ئەی بۆ نەتێنا دەڵێ من کچەم خۆش دەویست و ئەویش منی خۆش دەویست بەڵام خێزانی ماڵی ئافرەتەکە نایهێش بۆ یەکتری بیون تەنها ئەمە سەبەبەکە و هیچ سەبەبێکی تر نییە کە ئێمە بە یەکتری نەگەیشتوینە. بۆیە هەمە زیرەک دەچێتە وڵاتی بەریتانیا بۆ ماوەیەک لەوێ ژیان بەسەر دەباتن واروها لە کارە هونەریەکانی دوا ناکەوێتن دەڵێتن هەر دانیشتنێکم لە وڵاتی بەریتانیا نزیکەی 3000 دۆلار واتە 30 وەرەقە بووە. بۆیە ئەو کاتێککە چوومە بەریتانیا پارەیەکی باشم سەرف کرد بەڵام کاتێکە گەڕامەوە سێ ئەوەندە پارەم کۆ کردەوە و اینجا هاتمەوە کوردستان. دواتر لە کوردستان بەردەوام بوو لە کارە هونەریەکانی و لە زۆربەی چاو پێکەوتنەکانی پرسیاری ئەوەی لێ دەکەن ئایا عەشقەکەت چی بەسەر هات؟ ئەویش لە کۆتا پرۆگرام دەڵێتن من ئێستا دەتوانم بڵێم ئەوم لە یاد کردووە و یاخود نا شتێکی لەو بابەتە هەیە بەڵام پێم خۆش نییە لە مۆدوالای شوێنێکی تر ئەو پرسیارانم لێ بکرێ لەبەر ئەوەی ئەو چۆتە ماڵ و حاڵی خۆی و واروەها ژانی تایبەت بەخۆی هەیە و بەڵام کەمترین قسەی دەربارەی عەشقەکەی کردووە و دەڵێ عەشقەکە هۆکارێک بوو کە من ببم بۆ هەمە زیرەکەی ئێستا ئەو ڕابردووی من هۆکارێک بوو واروها عەشقەکەم هۆکار بوو کە من ببم بەو کەسەی ئێستا و گەر هونەرمەند عاشق نەبێتن بە ئەحساسۆ ناتوانێت گۆرانی بڵێتن و لە دڵەوە وشەکان دەرببڕێ و ئەو ئەحساسەی نابێتن. بۆیە منیش ئەو شتەیم هەیە بۆیە خەڵکێکی زۆر گوێبیستم دەبێ سەرەتای دەستپێکردنی کاری هونەری تەنها بە گۆرانی وتن بەڵام دواتر
دەستی بەکاری ئالەت موزیکژەنینیش کردووە لە ئێستادا ئالەتی موزیکی ساز دەژەنێتن و وەروە حەزفێکی باشە وتی ماوەیەک پێشێستا دەنگۆی ئەوە هەبوو لەگەڵ چەند کەسایەتێکی نێو سۆشیال میدیا ڤاینەر و سناپەرەکانی نێو سۆشیال میدیا کێشەی هەیە بە تایبەتی ئەو کەسایەتێک زۆر بەناوبانگە وەروەها تاوەکو ئێستا ڕوون نەبووەوە هۆکاری کێشەکانیان لەسەر چی بوو و بۆچیش وە زۆربەی دەرکەوتنی لەگەڵ مەلاقاتی لە ئێستادەوە چەندین گالیان پێکتری کردووە و لەگەڵ یەکتری دانیشتنیان کردووە وەروەها دەڵێتن من پێم خۆشە بە تەنیا گۆرانی بڵێم ئەگەر پێویست بکە گادەکە ببێتە جۆتقۆڵی کێشەم نییە بەڵام زۆربەی کات پێم خۆشە بە تەنیا گۆرانی بڵێم لەبەرەوەی کاتێک نەبێتە جۆتقۆڵی دەبێتە شەڕق قسە و جنێودان بەڵام من هوەر بۆ ئەو شتێ ناکەم پێم خۆشە خەڵک دڵخۆش بێتن و دڵی ئارام بێتەوە کاتێ من گۆرانی دەڵێم من تادای هەموو کەسێک دەکەم بەڵام بۆ تۆن نەوەک بە شەڕەجوون و قسەی نەشیاو بۆیە پێویستە من هوەرەکەم پێشکەش بکەم نەک بە شێوازێکی ناشین دڵی خەڵکی لە خۆم عاجز بکەم و بمە هۆکارێک کە خەڵک بێتاقەت بێتن وەروەها هەمە زیرەک بە گۆرانی ئەی گوڵی باخی ژیانم کە و گۆرانیە بوو هەمە زیرەکی بە خەڵکی ناسان ئەو کاتە لە یوتیوب کەناڵەکەی ڤیۆیەکی زۆری هەبوو نزیکەی 2 میلیۆن بینەری هەبوو ئەو کاتێکە و ڤیۆی هەبوو و گۆرانی بێژە ملیەکان ئەو دەنگدانەوەیان نەبوو ئایا لێ دەپرسن لە ژیانت کێ بە پێشەنگی خۆت دەزانی وەکو قوتابخانەی خۆتی دادنێ بۆ بەند بێگوتن و گۆرانی گوتن ئەویش دەڵێ من هونەرمەندی کۆنم خۆش دەوێ و زۆر گوێیان لێ دەگرم هەمیان قوتابخانەی منن بۆیە زۆربەی کات گوێ لەوان دەگرم و لەوان زیاتر شتی فێر دەبم بەڵام ئەو نوێنە گوێ لە هیچیان ڕناگرم و دەربارەی هیچ کەسایەتێکی نوێش باز ناکە تەنها ئەوە نەبێتن لە پرۆگرامێک دەڵێتن تا هەدای ئاوات بۆکانی دەکەم کە هەوادارانی لە من زیاتر بێتن و هەمە زیرەک دەڵێ من هەوادارم لە زۆربەی گۆرانی بێژە ملیەکان زیاترە وەروەها نرخی یەک دانیشتنیشی ئێستا 1000 بۆ 1500 دلار وە زیاتریش ئەو باز لەوە دەکا هەندێک جار لە گادە دانیشتووە بە یەک شەو 4500 دلاری قازانج کردووە وەروەها گادەکانیش بە شێوازی کەسەکان دەگۆڕدرێ ئایا تۆ وەکو بینەرێک هەمە زیرەک بە هونەرمەندێکی ملی سەرکەوتووی دادنەی یاخود نا زۆر سوپاس بۆ سەیرکردنەوەی ڤیدیۆکەمان ئەو پێتان خۆشە ئەمجار لەسەر چ کەسایەتێکی تری بەناوبانگی کوردستان یاخود زیانی ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وارووا لایک و کۆمنت و شەریشتان بین نەچێ سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەش دابگرن بۆ ئەوی تۆی خۆشەویست یەکیمین کەسبی کە بابەتەکانمان ببینی وەرووا سناپچاتەکەشمان ئاد بکە بۆ ئەوەی ناوت بچێتە نێو تیر و پشکۆ ببی بە خاوەن خەڵات بۆ ئەوەی ڤیدیۆی زیاتر بڵاو بکەینەوە پێویستە ئێوە پشگیری ئێمە بکەن بە لایک و کۆمنت و شێرەکانتان هیوادارین سوودبەخش بێتن لە ڤیدیۆیانێک کە ئێمە بڵاومان کردیتەوە هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.